بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر سەرژمێری دەکەین بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان یاخود ئەو ناوچانەی کە بە ناوچەی مادەی 140 ناسراون و ئێستا تۆمار کراون لە ناوچەکانی کەرکووک لە پارێزگای کەرکووک لە نینەوە لە سەلاحەدین لە دیارە ئایا سەرژمێری لەو ناوچانە هیچ مەترسیەک دروست دەکات وایە دەبێتە بەدیلێکیش بۆ مادەی 140 لە قۆناغی داهاتوو یاخود بۆ ئەوە کاری پێدەکرێت و ئەم سەرژمێری 2024 دەبێتە بەدیلێکیش لە قۆناغی داهاتوو بۆ سەرژمێری 1957 و تا چەندێک گرینگە هاوڵاتیانی ئەو ناوچانە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و ئەگەر نەگەڕێنەوە ئایا لە قۆناغی داهاتوو ئیمتیازی ئەو ناوچانیان لێوەردەگیرێتەوە وەکو کۆبوونی خۆراک بێ وەکو سوودمەندبوون بێ لە سوتەمەنی لە دامەزران لە مافەکانی ئەو ناوچەیە و قسە لەسەر ئەم پرسانە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری هەروە دکتۆر ستار پاشا شارەزار لە ئامار و سەرژمێری قسەی لەسەر دەکەین ئەگەر سەرەتا بچین لای مامۆستا ڕێباز سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانین لەسەر مەسەلەی سەرژمێری و ناوچەکانی مادەی 140 و لە ماوەی ڕابردوودا چەند کۆبوونەوەی کرابوو لە نێوان حیزبە کوردستانیەکان چ بڕیارێک دراوە و چۆن مامەڵە لەگەڵ ئەو پرسەدا دەکرێت؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خوای پەروەردگار لە جەنابت و لە تەواوی بیسەران و بینەرانی کاناڵی ئاسمانی پەیام و سڵاو ڕێزم بۆ میوانە بەڕێزەکەتان. بەڵێ بێگومان سەرژمێری مافی هەموو وڵاتێکە کە چەند ساڵ جارێک بۆ ئەوەی دانیشتوانەکەی ڕێژی دانیشتوانەکەی و کۆمەڵێ بنیاتیشی لەسەر ئەمە بنیاتە لێ بۆ نمونە بودجە و بۆ نمونە مەشاعرەکان و بۆ نمونە قەڵەباڵغی پارێزگاکان و تەنانەت کورسیەکانی پەرلەمانی عێراقی لەسەرەوە بنیات دەدرێ بۆیە حەقێکی مەشروعی هەموو وڵاتێکە کە ینی پێکهاتەی دانیشتوانەکەی بزانێت چۆنە چەندی فەقیرە گەنجە لاوە دەوڵەمەنە ینی ئاسی وەشیاریان ئاستی بژێویان هەموو لەم سەرژمێری ئەکرێ. بەڵام ئەوەی نیگەرانی بوو بەڕاستی ئێمە لە ناوچە دابڕاونەکان ئێمە ترسمان لێی بوو ترسمان لەم سەرژمێریە هەبوو بە حەقەت بۆ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری پێش هەڵبژاردننی پارێزگای کەرکووک هەموو حیزبەکانمان لە بارگای خۆمان کۆ کردەوە و ئەو مەترسیەمان نەشاردەوە پێمان گوتن کە ئێمە ترسمان لە ئەم سەرژمێری هەیە ئەم سەرژمێری ئەگەر بەم شێوەی بڕوە کۆمەڵێک هۆکار هەن کۆمەڵێک پاڵنەر هەن کە لایەنی تر حەزەکەن ئەم سەرژمێری لەم کات و ساتەیە بکرێ. ئێمە ئەو مەترسیانەمان خستە ڕوو بەڵام بەداخەوە وەکو پێویست بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات ینی ئەمەیان ینی وەکو مەترسی وەرنەگرت ئێمەش بەڕاستی بەوانەمان وە دوایەوە لەگەڵ خەڵکدا گفتوگۆمان کرد قسەمان کرد بە تەئەکید کۆمەڵێ شت هەن کە جێی مەترسیە ئەو سەرژمێری لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان بکرێ بۆ ئێمە بە هەموو شێوەیە هەوڵی ئەوەماندا کە لانی کەم لەم کات و ساتەیان نەکرێ لەبەر ئەوەی کۆمەڵێک هۆکار هەن کە ئێستا ئەگەر دەرفەت بێ هۆکارەکان بژمێرم پاشە دوایەوە ئاماژەی پێ یەکەم کە کۆمەڵێک گرفت هەن کە لە شاری کەرکووک و دەوروبەری کە ئێستا زەرەری پێکهاتەی کوردیە لەم کاتەیە سەرژمێری بکرێ بەڵام دوای کۆتا کۆبوونەوە کە کرا ئەوە ینی کۆمەڵێک کەسی حکومی بوو بەرپرسی یەکەمی حیزبەکان بوو تەنانەت جێگری سەرۆکی پەرلەمان بوو جێگری بریکاری وەزارەتی پلاندانانی هەرێم بوو کۆمەڵە ڕوونکردنەوەیاندا و کۆمەڵی ئیتیفاقاتیان ئاماژە پێکرد کە لە بینی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق واژوو کراوە کە ئەو مەترسیەی نەبێ. بەڵێ بەس ئەو بەڵێنەی کە دراوە کە پشت بە تۆماری سەرژمێری 1957 ببەسترێ پێ دوایە جێبەجێ بکرێ ئەو بەڵێنەوە ئەوانەی کە عارەبی هاوردن بخرێنەوە سەر پارێزگاکەنیان چونکە ئەو مادەی 140 جێبەجێ نەکراوە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشە تاکوێ سەدەین باساڵنەوە شێنراوەتەوە کێشەی زەوی و زار چارەسەر نەکراوە.
جا ئێمەیەکێ لەو مەترسیانەمان ئەوە بوو بەڕاستی کە ئێمە مادەیەکی دەستوریمان هەیە ئەم مادێ 140 کە خۆی لە سێ قۆناغ دەبینێتەوە یەکەم قۆناغ ئاساییکردنەوەیە واتە پاشان وەلانانی هەموو یاسانەی کە لە سەردەمی حیزبی بەعسە کاری پێکراوە هەڵوەشێنەوەی و پاشان سەرژمێری و پاشان ڕاپرسی ئێمە هەر لە بڕگەی یەکەمی جارە مادەی 140 تەنانەت قەرەبووکردنەوەکەش کە خەڵکێکی زۆر تەنا قەرەبوو نەکراونەتەوە و ئێستا کەرکووک بۆ خۆی زەویزاری داگیرە کرد لەم کات و ساتەیە ئێوەمە کۆمەڵێک گوندمان هەن نزیکی داقوق و سەرگەڕان و ئەوانە تا ئێستاشی پێوە بێ ڕێگە نادەن جوتیارەکان زەوی خۆیانە تاپۆی خۆیانە ڕێگە نادەن زەویەکانیان بچێڵێن وە ڕێگە نادەن بەربوومەکانیان بچنەوە وە کۆمەڵێک گەڕک هەن ئێستا وەکو گەڕکی نەورۆز و گەڕکی کۆمەڵگەی قازی محەممەد ئەمانە ئێستا هەر دەرئەکرێن ئێستا کوردی تایە و دەرئەکرێ وە ترسمان هەبوو بەڕاستی ئەمە بێتە جێگرەوەی مادەی 140 ئێمە ئەوە یعنی هیچێ لە گرفتەکانمان ئەوە بوو کە لەم کات و ساتانی ئەکرێەوە وەکو ئاماژت پێکرد کۆمەڵێک عەرەبی زۆر هاتوونەتە ناو شاری کەرکووکەوە کە پێشتر لە سەردەمی پارێزگاری پێشووە ئەمانە تەیسەکەنیان بۆ کراوە و ئەوەی کە ئاماژە پێ ئەکرێ نزیکەی 400,000 و سەر بەم پارێزگای کەرکووکش نین ئەمانە ئێمە ترسمان هەبوو لەبەرەوەی هەندێک حاڵەت هەیە گەر ئەم کابرایە لە شاری کەرکووکە سەرژمێری بکرێ دوایی ئەمەی کە جەنابێت ئەم پرسیاری جەنابێت ئاماژەمات ئێمە ئەم پرسیارەمان ڕوبڕووی ئەوانە کردەوەمان و باشە ئێستا ئێواڵێن ئەمانە لەسەر کەرکوو هەژمار ناکرێن هەژمارش بکرێن ئاخر ڕێکەوتنەکە وایە کاک حەکیمجان بنەمای ئەم سەرژمێری 57 پاشان سەرژمێری 2024 دروستە بێ پاشان تەقاطوع ئەکرێ واتە هەر کەسێ ئەگەر باو باپیری واتە کە سەرژمێری 57 نەبێت لەو لستی سێەمە کە ئەوە ئەبێتە لستی ئاعتیماد کرا و بنیاد لەسەر نراو کە ئەوە ینی تەقاطوعێک ئەکرێت لەو بینەیە هەر کەسێ لستی 57 کەرکووک نەبێ ئەوە ناچێتە ئەوێەوە ئێمە ئەمەمان ئەوت باشە ئەی ئەگەر ئەم ئیتیفاقە نەچوە بواری جێبەجێکردنەوە ینی ڕێگە نەدرا تۆ مادەیەکی دەستوری تێ هەتا ئێستا ئیتیفاق لەسەر کراوە و مادەکە دەستوریە و تا ئێستا نیان هێشتۆ بچێتە بواری جێبەجێکردنەوە بەیانی چ زەمانێک هەیە ئەمەش بچێتە بواری جێبەجێ بەڕاستی هیچ زەمانێک نییە و تەنها ئەوەیە و ئەوە چۆن ئەم مادەی 140 چەندێک دەستی پێەکەن و درێژەی پێەکەن ئەمە ڕەنگە درێژە بچێشە بم شێوە ترسەکە ئێمە ئەلەوە بوو بەڕاست بەڵێ سوپاس دەکەین دێمەوە خزمەتە دەچینە لای کاک دکتۆر ستار کاک دکتۆر سوپاسی ئامادەبوونی بەڕێزشت دەکەین بە حکمەوەی کە بەڕێزت شارەزایی تێ لە ئامار و لە سەرژمێری ئەم سەرژمێرە چەندێک گرینگە چونکە زۆر جار لە هەندێک لە میدیاکان هەندێک پرسیاری لاوەکی بۆ نمونە زەق دەکەنەوە مەسلەی جرشۆر و نازام کەسێک ژنی دووەمی هێنابێ ئاشکرا دەبێت یعنی ئەم بابەتە ئێنی لە ئاستی دەسەڵاتدارانیش گرنگێکی ئەو تۆی پێ نەدرا سەرژمێریەکە گرینگەوە ئاجەی مەترشە بۆ ناوچە جێناکۆکە بەڵێ سڵاو بۆ ئێوە بۆ ستافی بەرنامەکەت بۆ کاک ڕێباز و بۆ سەرجەمبینەرانتان بێگومان سەرژمێری پرۆسەیەکی زۆر گرنگە داهاتووی میلەت و نەتەوە و وڵاتێک لەسەر بنەمای داتاکان و لەسەر بنەمای ئەو زانیاری و ژمارانەوە دائەنرێ و پلانەکانی بۆ دائڕێژرێ کە لە سەرژمێری هەڵەهێنجرێ بێگومان سەرژمێری پرۆسەیەکە ینی من ناوم ناوە ئامار واتە بەرچاوڕوونی سەرژمێری واتە بەرچاوڕوونی چۆن بەرچاوڕوونی تۆ ئەوەی کە پێویستە بیزانی لە سەرژمێری هەڵیەهێنجی بەرنامەی ئایندەت لەسەر بنەمای ئەو داتا و ئامارانە لە بوارەکانی ژیانە لە بواری خزمەتگوزاریە کارەبا ئاوەڕۆ تەندروستی پەروەردە خوێندنی باڵا چەند مەکتەبت پێویستە دام و دەستگاکان لە چ حاڵ و وەزعەکان بواری ئابووری بەرەو چۆ ئەڕوا چییە کارگەکان ژیانی کۆمەڵایەتی پێیوەستە بە هەموو لایەنەکانی ژیانەوە بێگومان لە هەمان کاتە ینی دڵەڕاوچێ و مەترسی لە ناو بە تایبەت هاوڵاتیانی کووردا بە تایبەت ئەو خەڵکانی کە لە ناوچە دابڕێنراوەکان نیشتەجێن و ئەوانەشی کە دەرکراون و یا دەرچوون و بەجیان هێشتۆ تا ئێستا نەگەڕاونەتەوە ئەمە مای دڵەڕاوچێکەیە دڵەڕاوچێکە ینی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرژمێریەکانی عێراق
عێراق لەوەتەی دروست بووە لە ساڵی 21 تا ئەمڕۆ 9 سەرژمێری ئەنجام داوە. یەکەمیان لە ساڵی 1921 لە 22 تەواوی کردووە، سەرەتاکانی 22 ئەوەیان تایبەت بووە بە ویلایەتی مووسڵ، واتە کەرکووک و سلێمانی و هەولێر و مووسڵ خۆی و ئەو ناوچانەی کە پەیوەستن بەو بڵین ئەو قەزا و ناحیانەی کە پەیوەستن بەو چوار لیوایی ئەو ساوە. ئەو کاتە ینی کورد لە تێکڕای 1990 کەسی ئەو ویلایەتە پتر لە 65.11 ئەو ویلایەتەی پێکهێناوە، واتە سەروی 520,260 کەس دانیشتوانی ویلایەتەکە کورد بوون. ئەمڕۆ ئەگەر ئێمە بڕوانینە ویلایەتی مووسڵ و سەرژمێریەک بکەین بۆ ئەو ناوچانەی کە جاران ویلایەتی مووسڵ بوون، واتە ئەم پارێزگانەی ئەمڕۆی هەرێمی کوردستان بە کەرکووکەوە هەروەها مووسڵ، ینی کورد ناگاتە 40%. لێرەوەیە کورد ترسی لە سەرژمێری هەیە، سەرژمێری خۆی بۆ خۆی جێی مەترسی نییە، بەڵام ئاکامەکانی خراپ بەکارهێنانی سوود لێوەرگرتنی لەلایەن نەیارانەوە لەلایەن ناحەزانی کوردەوە ئەوەیە مای نیگەرانی جێی دڵە ڕاوچیە. بەڵێ کاکتۆر ئەمجارە دەڵێن بەس بۆ گەشە پێدانە، بەس بۆ گەشە پێدانە و بۆ مەرامی سیاسی بەکار نایێنرێ. زەمانەت هەیە بۆ مەرامی سیاسی بەکار نەهێنرێ و ئایا دەبێتە جێگرەوەش بۆ سەرژمێری 1950 ئەم سەرژمێرەی 2024 وە لە قۆناغی داهاتوو بکرێتە بنەما بۆ جێبەجێکردنی یەکێک لە قۆناغەکانی مادەی 140؟ لە کۆتایە وەڵام تێدەمەوە بەڵێ جێگرەوەی سەرژمێری 1950 بێگومان خۆ ناکرێتەوە ئەمڕۆ سەرژمێری بکەیت پاش 67 ساڵ پەیوەستی سەرژمێریەک بیت کە لە 1950 تا و لە سەردەمی مەلەکیە دوو قۆناغ و دوو عەهد و دوو سەردەممان بڕیوە، ناکرێت پەیوەستی ئەوە بیت بێگومان ناگەڕێیتەوە بۆ سەرژمێری ساڵی 1950 منطقی نییە، بێگومان جێگرەوەیەتی ئەوە یەکەم. دووهەم ینی ئایا بۆ تەنها بۆ پەرەپێدانە بۆ تەنمیە یاخودنا سەرژمێری پرۆسەیەکی فرە ڕەهەندە، ڕەهەندی ئابووری هەیە، ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە، ڕەهەندی دارایی هەیە، ڕەهەندی سیاسی هەیە. ینی ئەمڕۆ گریمان حکوومەتەکەی عێراق حکوومەتێکە ینی پنوتۆڵ نییە، بەکاری نەهێنا بۆ مەرامی سیاسی، خراپ بەکاری نەهێنا لە دژ کورد یا هەر پێکاتەیەکی تر، مەسەلەن 5 ساڵی تر چی زەمانی ئەوە ئەکا بەکار ناهێنرێ، ئەمە ئەبێتە بنەما. بۆیە بێگومان ینی مەترسی ئەوەی لێ ئەکرێ کە لە داهاتووە بەکار بهێنرێت و خراپ سوودی لێوەربگیرێ. ینی ئایا ئەو زەمانەتەی کە حکوومەتی هەرێم وەریگرتووە ینی چەند جێی متمانەیە، لە چه ئاستێکایە، بە چ شێوەیەکە، ینی ئەمانە خۆی بۆ خۆی جێی نیگەرانیە. سەبارەت بەوەی کە من هاوڕێی پێشوم قسەی لەسەرەوە کرد کە ئێمە لەگەڵەوەیان نەکرێ، بێگومان ئەکرێ، بەڵام وەکو ئەکرێ با کورد ینی بە بەشداریەکی تونوتۆڵەوە بەشداری تیا بکواتە هەموو ئەوانەی کە نیشتەجی ناوچەکانی دەرەوەی ئەم سنوورن، ناوچەکانی با بڵێن ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمن یا شوێنانی ترن بگەڕێنەوە سەر شوێنە ڕەسەنەکانی خۆیان. کەرکووک وەکو هێمایەک بۆ خۆی، وەکو ئاماژەیەک بۆ خۆی، وەکو هێمایەک بۆ سەرجەم ناوچە دابڕێنراوەکان هەر لە شنگالەوە تا خانەقین. بێگومان ئەو خەڵکە وجود و حزوریان هەبێ لەم ناوچانەیە ینی باری مەترسیەکان سووکەکات، لە مەترسیەکان کەمەکاتەوە ئایندەی خۆیان نەتەوەکەیان نەوەکانیان دابین ئەکات، مافەکانیان ناهێڵێ بفەوتێ. بەڵێ پێوەست بە هەرێم ینی قسە لەسەرەوە بوو کە تا درەنگیش هەرێم بەشداری دەکات یاخود ناکات. ئەگەر هەرێم بەشداری نەکردبایە ڕاپرسیەکە بڵین سەرژمێریەکە سەرکەوتوو دەبوو، چونکە کۆمەڵێک داواکاری هەبوو ئەوەی کە پشت بە ئاماری 1950 ببەسترێەوە جێبەجێ کراوە، بەڵام داوایان کردبوو کە داتا سەنتەرەکە لە هەولێری شەبێ ئەوە جێبەجێ نەکراوە، داوایان کردبوو کارتی نیشتیمانی بکرێتە بنەما جێبەجێ نەکراوە. ئەگەر هەرێم بەشداری نەکردبایە پرۆسەکە دەچۆ بواری جێبەجێکردنەوە. داوایان کردبوو کە کۆپیەکی کاغەزی با بڵێن هینەکەش هەبێ، ئیستیمارەیەکی کاغەزی شەبێت کاری لەسەر بکرێ، ئەویش نەکراوە. فعلەنیش ئەوە زەحمەتە،
بەڵێ هەرێم چووەتە ژێرباری هەرێم ڕازیە بەوەی چونکە بەشێک لە داواکاریەکانی با بڵێن وەزارەتی پلاندانانی هەرێم و حکوومەتی هەرێم ڕەزامەندی لەسەر دراوە و جێبەجێ ئەکرێت هەرێم چووەتە ژێر ئەو بارە سەبارەت بەوەی کە ئایا ئەگەر نەچوایەتە ژێربار و ینی ڕازی نەبووایە بە ئەنجامدانی یا بەلای کەمەوە لە سنووری ئیدارەی حکوومەتی هەرێمە ئەنجام نەدرایە پرۆسەکە سەرکەوتوو ئەبوو نەخێر سەرکەوتوو نەئەبوو بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ ینی ئەم پرۆسەیە یەکێکە لە دەسەڵاتە حەسرەکانی حکوومەتی فیدراڵ بە پێی مادەی ١١٠ نۆ دەسەڵاتی حەسری هەیە کە دەسەڵاتی حکوومەتی فیدراڵن نۆهەمینیان ئەڵێ الإحصاء والتعداد العام للسكان ئەمە نۆهەمە واتە ئەگەر نەچوایەتە ژێر ئەو بارە ڕەنگە بەیانی بەرپرسیارەتی یاخیبوون و پابەند نەبوون بە دەستوری لەسەر بەرز بکرایەتەوە و دادگای فیدراڵی لێ بگیرایە و مەسئولێتی بکەوتایەتە ئەستۆ ڕەنگە ئەو مۆزوعەش لە ئارایە بێت باشە کاتۆ دێمە خزمەتت مەسەلەیەکە کە حکوومەتی هەرێم ڕەچاوی کردووە و تا ڕادەیەک لەوانە حەقی خۆیەتی باشە دێمە خزمەت دواتە قسە لەسەرەوە دەکەین ئەوانەی کە دەگەڕێنەوە بۆ کەرکووک یاخود ئەوانەی کە ناگەڕێنەوە ئایا بێبەش دەمن لەو ئیمتیازانەی کە هەن لە فۆرمی خۆراک بێ لە سوتەمەنی بێ لە دەرمان بێ لە ئەو ئیمتیازانەی کە هەر پارێزگایەکە دێمەوە خزمەتت مامۆستا ڕێباس دەبێمەوە خزمەت بەڕێز سەبارەت بە بەڕێز پێش قسە لەسەرەوە بوو کە ینی حیزبەکان و توێژیان کردووە هەرێم بەژاری بکە یاخود نەکە بەس ئێستا ئەوەی کە بڵین بەڕێوە دەچێت داواکاری گەڕانەوەی ئەوانەی کە ئاوارەکان وەکو پێویست بەدەنگەوە هاتن هەیە یاخود ئاسانکاریش کراوە جگە لەو هەشت ڕۆژێک کە کراوەتەوە پەشوو لە ڕووی مادیەوە حکوومەت هاوکاری ئەو خەڵکە دەکات؟ واللهی خۆی من بەداخەوە لە کۆبنەوەکە هەر بەعەلەنی پیانەمە دوتم ئەوەی کە ئێمە نیگەرانی لا ئێمە دروستکردویەکە لە خاڵەکان ئەوەیە کاک حەکیمجان هەردوو حزبی دەسەڵاتدار ئەوەندەی کە هەوڵ و کۆششیانەکرد بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا کە بەداخەوە بڕەپارەیان تەرخان کرد بۆ هەر کەسێک کە دێ بۆ هەر عیلەیە کە دێ کۆبوونی بەنزینیانەداپی بەنزیخانیان تەرخان کرد بۆ ئەی بەنزینی بداتێ و تەنانە لە کاتی دەنگدانەکەی ئەوەی دەنگی بدایە و تەسویریان بدایە پارەی بۆ ئەناردن و یعنی ئەمانە زۆر شتی لەو شێوەیان ئەکرد بەڵام ئەوەی کە ئەوەی تر ئێمە نیگەران کردبوو بە تایبەتی ئەم پرسە پرسێکی چارەنووسازە بۆ کوردان پرسێکی چارەنووسازە کە مەترسی لەسەر زۆرینەی کوردەکە ئیسا لەو شارەیە بەڵام بەداخەوە ئەو هەوڵ و کۆشەمان لای حکوومەتی هەرێم لای هەردوو حزبی دەسەڵات نەبینی تەنانەت من بۆ خۆم داوای ئەوەم لێ کرد کە زۆر بەڕێز ماسافەهمی بەرپرسی ناوچە دابراوەکان وتی منش هەمان داواکاریم کردووە کە پێویستە حکوومەتی هەرێم ئاور لەو خەڵکە بداتەوە و خەڵکانی کە دێنەوە ڕەنگە خانوو ئەگرن بکرێ لەبەرەوەی زێدی خۆیەتی بەڵام ئێستا لەوێ نییە و لە دوای 16 ئۆکتۆبرەوە کۆمەڵە خەڵکێکی زۆر کە لەوێ نەماوە پێویستە ئەمە ئاوریان لێ بدرێتەوە وعد و بەڵێن شیاندا بەڵام هەتا ئیسا من هیچ نابینم و ئەو ئاسانکاری کە هەیە لە هەرێم بە تایبەتی ئەوە ناڵم شتێکی باشە بەڵام بەڕاستی پێویست بوو لە ڕووی مادیشەوە قەرەبوو بکرێنەوە ئەو خەڵکانی کە دێن هەرچەند من سوپاسی ئەو خەڵکە ئەەکەم سوپاسی ئەو دانیشتوانە ئەەکەم بەڕاستی زۆر بەپەرۆشەوە خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە و بەردەوامی هەوڵی شەدەن بگەڕێنەوە کە ئەمە هەستکردنە بە بەرپرسیارەتی لەلایەن ئەو هاوڵاتیانەوە ئەگەر سەیری بەڕاستی لە ماوەی حکومڕانی هەردوو حزبی دەسەڵاتە بکەین ئەو خەڵکانە ناگەڕانە ئەوە بۆ نمونە هەرچی دامەزراندنیشانەکرد لەسەر بنەمای حزبێتی ئەیان کرد ئەو خەڵکەی شمولی ناکرد ئەگەر ئەوە هەردوو حزبە نەبووایە زۆر کۆمەڵشتی زۆر خراپیانەکرد لەو شارەیە بەڵام بەداخەوە من سوپاسی هەموو ئەو خەڵکانە ئەەکەم کە بەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەت ئێستا ئەگەڕێنەوە لە پێناو پاراستنی شوناسی کوردبوونی کەرکووک لە پێناو پاراستنی زۆرینەی کورد لە کەرکووک لە پێناو ئەوەی کە مافی نەخورێ و هەمووشمان نەزانین کە جیاوازێکی زۆر هەیە لە بینی کەرکووک و حکوومەتی هەرێمە لە ڕووی موچەوە لە ڕووی خانەنشینیەوە لە ڕووی ئیمتیازاتەوە لە ڕووی نەوت و بەنزین و گاز و لە ڕووی تەعیناتەوە بەڕاستی یعنی کۆمەڵەیەکی زۆر فەرق و جیاوازی هەیە بۆیە ئەو خەڵکە یعنی من ئەیبینم
خۆشحاڵم پێیان کە خەڵکێکی زۆر ئەگەڕێنەوە بە هەستکردن بە بەرپرسیارەتیان. بەڵێ ئەو هەر بڵێن وەکو کورد دەگەڕێنەوە یاخود بڵێن عەرەبی شەیە لە ناوچەکانی دیکە بێنە کەرکووک بۆ سەرژمێری ئەوەندەی کێواگەدار بن. خۆ کاک حەکیمجان ئێمە معلوماتی دقیقمان لایەکە بە پاساوی ئەوەی کە هەندێک گوند تەنانەت لە سنووری پارێزگای سلاحەدین لەبەر مەترسی داعش ئەو کاتە هەموو گوندەکانیان چۆڵ کرا بدەبوو. ئەو گوندانە هەموو ئێستا هاتوونەتە ناو شاری کەرکووکەوە. ئێمە یەکێ لە مەترسەکەمان ئەمە بوو لەبەر ئەوەی لێت ناشارینەوە ئێمە ترسەکەمان ئەمە وایە ئەمانە ئەگەر لە کەرکووکا سەرژمێری بکەن بەیانی بەچ پاساوێک هەڵەوەشێنەوە بەیانی ئەگەر وتیان کاکە ئێمە احتیمال دەکەینە سەر لیستی سەرژمێری 2024 و ئەوەیان جێبەجێ نەکرد. ئەو کاتە تۆ یعنی هیچت بۆ ناکرێ. ئێمە ترسەکەمان لەمە بوو هەرچەنەوان بەڵێن ئێوەیاندا کە زامن بووە. ئێمە ترسێکی ترشمانە بوو کاک حەکیمجان ئەوش ئەوە بوو کە لە یاسای هەڵبژاردنە هاتووە هەر کەسێ خەڵکی ئەو پارێزگایە بێواتە لەو پارێزگایە لەدایک بوو بێیان 10 ساڵ لەو پارێزگایانیشتە جێبوو بێ بۆی هەیە خۆی بربژێرکە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. ئەمە یاسایەکە جا ئەگەر ئەو کەسەی ئێستای نووا هەیە لە 16 ئۆکتۆبەرەوە خەڵک هاتووە لە شاری کەرکووک نیشتە جێیە 89 ساڵە. ئەگەر ئەو یاسایان کردەوە 10 ساڵە لەم شارەیە ئەبێ باخەڵکی ئەم شارە هەرجمار بکرێ. ئەو کاتە ئێمە هیچمان پێ ناکرێ. ئێمە مەترسیەکەمان لەمە بوو و بە خەڵکمان بۆ خەڵکەمان و ئێساش هەر ئەم مەترسیەکەمان هەر لەوەیە بە هەردوو حزبی دەسەڵاتمان وتووە بە حکومەت هێرێمان ڕاگەیاندەوە کە پێویستە ئەمانە بکرێ. ئەوان ئەڵێن ئێمە زەمانەتێکمان وەرگرتووە یاسایەکماندا ڕشتووە کە ئیتفاق لەسەری کراوە و ئەنجومەنی وەزیران هاتوۆتە چەرخە لەسەری ئیتفاقەکە مولزەمە بۆ هەردوو لاو کە سەرژمێری 57 بنەمایە و پاشان سەرژمێری 24 و پاشان تەقاتوعێک ئەکرێ لیستی سێیەم ئەوە بێتە سەرژمێری بنیاد لەسەر نراو کە ئەو کەسەی 57 کەرکووک نەبێ ناچێتە ئەو لیستەوە. ئەمە ینی بەڕاستی خۆشحاڵیە. بەڵام ئێمە لەسەر و ئەمەشەوە ئێمە بەردەوام داوامان لە خەڵکی خۆمان کردووە پێویستەکە احتیماد نەکەینە سەر هەندێک شت لەبەرەوەی نیگەرانی هەیە. بۆ نمونە لە هەندێک شوێن ئەو بژمێرانەی کە ئەچن ناونووسی خەڵکەکە ئەکەن لە پێش ئاوارڕێکەوت بوون کە کوردێک و عەرەبێک و تورکمانێ بێ بچنە هەج ماڵێ. جا ئەوەی ئێمە هەندێک گلەیمان پێگەشتون لە هەندێک گەڕەکی کە مختەڵەتەوە تا عەرەب و کورد و تورکمانی تایە ئەو بژمێرە کوردانە عەرەبانە ئەو ماڵانیان تۆمار نەکردووە توانە ئێمە ئەمانە تۆمار ناکەین. ئەبێ ڕێ ئایلێ لێ بێ ئایلەکەی لێبێەوە حاصڵەن دێ بیان و پاساویان هێناوەتەوە بۆیە تۆمار نەکراون. ئێمە ئەمەمان کردە سکاڵاوە پیانمان وت و ناکرێ ئەمە بکرێ لەبەرەوەی کابرا 57 ئێرەیە بەڵام بە هەر هۆکارێکەوە بۆ لێرە نییە. بەڵام ئێستا هاتووەتەوە لێرە نیشتەجێ یان لێرە سەرژمێریەکە باقی مافی خۆیەتی کە سەرژمێری بکرێ. ئەمانەش ئەو ترسانە بوون کە ئێمە پیانمانوت. بەڵام خۆشبەختانە خەڵکی بەدەنگ بانگەوازەکەەوە هاتوون خەڵکی زۆر گەڕاونەتەوە ئومێدی شەکەم هەموو ئەوانەی کە لە دەرەوەی پارێزگای کەرکووکن بۆ سەرژمێرەکە بگەڕێنەوە لە پارێزگای کەرکووک سەرژمێری خۆیان. بەڵێ سپاس دەکەین مامۆستا. کاک دکتۆر گەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی ئەوانەی کە دەگەڕێنەوە کەرکووک یاخود بڵێن هەر ناوچەکانی مادەی 140 جار لە سنووری پارێزگای دیالە بێ لە سەلاحەدین بێ لە نەینەوە بێ گرینگە بگەڕێنەوە ئەوە دەکرێتە بنەمایەک لە قۆناغی داهاتوو بۆ پرسی یاسایش چونکە ئەوەی 1950 کە کرا بنەما بۆ ڕەگەزنامە بۆ دەفتەر نفوس دەکرێتە بنەما بۆ ئیمتیازی بڵێن زەوی وەرگرتن بێ دامەزراندن بێ دەکرێتە بنەما بۆ ئەوانش. بەڵێ بێگومان ینی بە هەمان شێوەی 1950 وەکو وتمان سەرژمێری فرە ئامانجە و فرە ڕەهەندە چۆن 57 بنەما بوو و پێشتر 47 و بەر لەویش 34 35 و ئەمانە بنەما بوون بۆ دەرهێنانی دەفتەری نفوس و ناسنامە و بۆ تۆمارکردن لە قوتابخانە بۆ مناڵ و بۆ دامەزرانی گەورە لە فەرمانگە و وەلحاصڵ بۆ پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتی بە هەمان شێوە
بۆ هەموو ناوچەکان ئەوەی بۆ کەرکووک ڕاستە بۆ هەموو شوێنێک ڕاستە. ناوچە دابڕێنراوەکان ئێمە وتمان ینی هەر لە شنگالەوە تاوەکو شنگال و بۆ مەخمور و کەرکووک و تا خانەقین و مەندەری و ئەمانە هەموو ناوچەی دابڕێنراون هەموو ئەمانە سەرژمێری ئەیانگرێتەوە و هەموو ئەمانەیش ئەوەی کە بۆ ئێرە ڕاستە بۆ ئەوێژ ڕاستە واتە ئەو خەڵکەی کە ئەگەڕێتەوە لە شوێنە خۆی تۆمارەکە ئەبێ بە خەڵکی ئەو شوێنە سبەینێ ئەبێتە خاوەنی ئیمتیازات مافی ئەوەی ئەبێ زەوی بدرێتێ مافی ئەوەی ئەبێ دابمەزرێنرێ ینی ئێمە هەرم چەند ساڵی بەر لە ئێستا بێنینە بەرچاومان لە کەرکووک خەڵکێکی زۆر کە خەڵکی کەرکووک بوو لەبەرەوەی نیشتەجێی کەرکووک بەڵێ لە بەخاوەدا ئەمەزراوە بە مەرکەزی پارێزگای کەرکووک و پارێزگار بە مەکتەبی پارێزگار مباشەرەیان بۆ نەئەکرد دەیان و دەمە دانیشتووی کەرکووک نییە هەر ئەو نووسینگەی پارێزگاری پێشوو کە بە وەکالەت کاروباری کەرکووکی ئەبردە ڕێوە ساڵانێکی زۆر 7 ساڵ بردێ ڕێوە هەر ئەو لەگەڵ ئەوەیە بوو هەموو ئەوانەی کە نیشتەجێی کەرکووک نین و پلیتی خۆراکەکەیان فۆرمی خۆراکەکەیان کەرکووکە بجۆزرێنەوە لە کەرکووک خۆراکیان پێنەدرێ و ببڕدرێ بەڵێ ئەمانە هەموو ینی واقع حاڵن و هەموو مەترسین و هەموو ینی هی ئەوەن گەنگەشەی لەسەر بکرێ ڕامانی پێویستە چارەسەری بنەڕەتیش ینی برینی هەموو جۆرە گومانێک ئەوەیە کە تۆ بگەڕیتەوە سەرزێدی باو باپیرانی خۆت کەرکووکە مەخمورە خانەقینە خورماتوە هەرکوێیەکە لەوێ خۆت تۆمار بکەی تحملی ئەم دووسێ ڕۆژە میحنەتە بکەی ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە بە یەکجاری ئەگەڕیتەوە کەرکووک و بێگومان ئەم نەهامەتی و ناڕەحەتی و سەغڵەتی و ینی ژیانە ناهەموارەش تا سەر نابێ من دڵنیام کەرکووک ئەگەر بۆ ئێمەش نەبێ بۆ نەوەی ئایندەمان بۆ ڕۆڵەکانمان ئایندەیەکی ڕووناکی ئەبێت ئەگەشتێتەوە ینی ئاشتی بەرقەرار ئەبێ پێکەوە ژیان جێگیر ئەبێ خەڵک ئەبێتە خاوەن ماف و ئیمتیازی خۆی بێبەش نابێت لەو سەروەت و سامانەی زۆرەی ئەم شارەکە بە شاری زێڕی ڕەش ناوزەت کراوە. باشە کاکتۆر ئەم سەرژمێرەوەی کە بەرەزوتت لەمە دوا بڵێن بودجەی خودی پارێزگاکانیش لەسەری دیاری دەکرێ کورسەکانی پەرلەمانی عێراق کورسەکانی ئەنجومەنی پارێزگاکان جگە لەو بڵێن ئەو ئیمتیازانەی باسش کرد وەکو دامەزراندن بێ کۆبوونی خۆراک بێت وەرکنی زەوی بێ بێگومان بودجەی پارێزگاکان لەسەر بنەمای ژماری دانیشتوان دابەشەکرێ و تەرخان ئەکرێ بۆ سەرجەم ناوچەکان بۆ پارێزگاکان بۆ قەزا و ناحیەکان ینی بە پێی بڵین مادەی 45 و بە پێی یاسای 21 ساڵی 2008 هەموار کراو ینی لەسەر ئەو بنەمایە هی نەکرێت بودجە تەرخانەکرێ و دابی نەکرێ و دیاری دەکرێت بۆ سەرجەم پارێزگاکان و هەروەها ئەو بڕە بودجەی کە لە بودجەی با بڵین ئیتیحادی تەرخانەکرێ بۆ بوازنی سیسماری ئەویش هەر لەسەر ئەو بنەمایە ئەبێ بێگومان ڕێژەی دامەزرانن هەر لەسەر ئەو بنەمایە ئەبێ ڕێژەی وەرگرتن لە کۆلێجەکان هەر لەسەر ئەو بنەمایە ئەبێ بە تایبەت لە کۆلێجە تایبەتەکانی وەکو کۆلێجی سەربازی و کۆلێجی پۆلیس و تر کۆلێجی ئەرکان و ئەو بابەتانە ینی ئەمە ڕنگدانەوەی لە هەموو جەمسەرەکانی ژیانە ئەبێ وەکو پێشتریش گوت بۆ ئێڵێمەوە و جەخت دەکەمەوە سەرژمێری پرۆسەیەکی فرە ڕەهەندە ڕەهەندی ئیداری هەیە ڕەهەندی سیاسی هەیە ڕەهەندی کۆمەڵایەتی و ئابووری و ڕەهەندی جیاجیای هەیە لە هەموو ڕەهەندەکانە سەرژمێری تەرخانەکرێت بۆ ئەوەی کە ئەو بوارە ڕێچکەڕێ و هینی خۆی بگرێتە بەر و بیبینێت باشە بەرنامەکان پلانەکان لەسەر بنەمای ئەو داتا و ئامارانە دائەڕێژرێ کە سەرژمێری ئەیداتە دەستەوە. باشە بەس کاکتۆر پێ دوای ئەوە جێبەجێ بکرێ کە پشبەسن بە سەرژمێری 1950 جا بۆ کەرکووک بێ بۆ ناوچەکانی دیکە بێت چکە ژمارەی زۆر عربیش بڵێن لێرن کەوانیش بخرێنەوە سەر ناوچەکانیان یاخود ئەوەی کە عربی هاوردێ بخرێتەوە سەر پارێزگاکانیان پێ دوایە جێبەجێ دەکرێت ئەمە دوای پرۆسەی سەرژمێریەکە اینجا سەرژمێریەکە ڕابگەێنرێ
ئەوە مەسلەیەکی بەڕاستی مەسلەیەکی ئاسان نییە، مەسلەیەکی سادە و ساکار نییە، شتێکی زۆر ئاڵۆزە. ینی هەتا ئەگەر هەوڵی جێبەجێکردنیشی بدرێ، هەتا ئەگەر نیەتێکی ڕاستی شەبێ، گریمان نیەتێکی ڕاست دەبێ بۆ جێبەجێکردنی، کارێکی ئاسان نییە، ساڵانێک خایانێ. چونکە عەرەب هەر ئەمڕۆ دوێنە نەهاتووە، تەنها لە سەردەمی حکمی سەدام خۆیان، واتە لە هەشتا کە هاتوۆتە سەر حکم تا 2003 تا ڕۆژی ڕووخانی عەرەبی هێناوەتە کەرکووک. لە ماوەی ئەو 23 ساڵەیە 2750 عەرەب هێنراوەتە کەرکووک. ئەوەی ینی ئەمە بە فەرمی ئەمانە هەموو تۆمار کراون لە سجلەکانی کەرکووکە. ئەمە ئاسان نییە دەرکردن و جێڕانەوەی هەموو ئەمانە، ینی بێگومان دنیاش لەسەریەتە وەڵام و دێتە جواب و ئەمە گوایە ئەبێتە پێشێلی مافی مرۆڤ و ینی لە بەرامبەرە کوردێکی زۆر دەربەدەر کراوە، ئاوارە کراوە، ئەوەیان پێشێلی مافەکانی مرۆڤ نییە. لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە نزیکەی 160-170 عەرەب هاتوونەتە کەرکووکەوە. ئیتر بە هەڕەمەکی بێ، بە پلان بێ، بە چاوپۆشی بێ، هەموو نیشتەجێ بوون، دەیان گەڕێکی عەرەبی دروست بووە. ینی مەسلەی کورد ئەمڕۆ لە کەرکووکە تەنها بە خەڵکەکە خۆی چارەسەر ئەکرێ، بگەڕێتەوە، ئەویش ینی وجودی خۆی ئیسبات بکە، لە شوێنی خۆیان نیشتەجێ بێت و بێبەش نەبێت لە ئیمتیازێک کە خەڵکی غەریب ئێستا خۆی بە خاوەنی ئەزانێت. بۆیە گرنگە کورد ئەمەی لە بەرچاو بێت، ئەمە لە بەرچاو بگرێ، مشوری خۆی بخوا، مشوری نەوەکانی بخوا، وجودی خۆی لەم 2-3 ڕۆژەیە بسلمێنێت و لە کەرکووکە بمێنێتەوە تا سەرژمێرەکە بە کۆتا دێ. 23 مانگ ئەگەڕێنەوە پرسیارەکان تەواوەکەن، ینی باوان نەزانن تەنها ئەمڕۆ و دوێنێ و سبەیە یا 20-21 21-22 پشوویەک وەرەگرن، 23 مانگ دێن پرسیاری تر هەیە. خۆی ئەم فۆرمە ئەلکترۆنیە 75 سوالی تیا ماوە، 5 سوالێک 6 سوالێکی وەڵام دراوەتەوە، پرسیارەکانی تر ماون. لە ڕۆژی 23 مانگەوە دێن دەست بە ئەو پرسیارانە ئەکەن و فۆرمەکە تەواوەکەن. بۆیە ئەبێ خەڵک ئەمە بزانێت، ئەم ڕاستیەوە خۆی بگرێت و چاوەڕوان بکات و پەلەژ نەکا لە وەڵامدانەوەی پرسیارەکان سادەن ساکارن، بەڵام ڕامانی ئەوێ، بیرکردنەوەی ئەوێ، هیچ پەلە نەکا، زۆر بە شوێنەی لە پرسیارەکە تێبگا. پرسیارێکیان 13 ئۆپشنی هەیە، ینی باجووی لە هەمووی بێ ئەو ساوەڵامی باتەوە نەک. بەڵە سوپاس دەکەین کاک دکتۆر، دواتر دێمەوە خزمەت کاک دکتۆر. ئێمە سەرباز سەبارەت بە نیگەرانیەکان ئەوە هەر بڵین کووردە کە نیگەرانی یاخۆ تورکمانەکان ئەوانیشی نیگەرانیکانەیەوە سەبارەت بە عەرەب ئەوان پێشوازی لێ دەکەن؟ وەڵاهی ئەوە نەبەیان نامونە، هیچ شتێکمان جۆ لێ نەبوو ئەوان کە ناڕەزاییان هەبێیان نیگەران بن لەوانە، هیچمان جۆ لێ نەبووە بەڕاستی. بەڵام ئەوەی نیگەرانە زانی کاک حەکیم، ئێمە گرفتەکەمان لەوەیە ئەم شارە زۆرینەی کووردە. ئەم شارە بەهۆی هەمومان نەزانین، بەهۆی ڕێکنەکەوتنی ئەم دوو حیزبەوە ئێمە زۆر شتمان لەم شارە لەدەستداوە. کۆمەڵە پۆستی هەرە گرنگە بوو ئێمە لە شاری کەرکووکە ئێمە هەمومان لەدەستداوە بەڕاستی. تەنانە ڕێکنەکەوتنی ئەم جواییەی پارتی وێچێتی لەگەڵ یەکتریا لە ئەنجومەنی پارێزگا زەرێکی زۆر گەورەمان کردو، ئەویش کە ئەو ئیتیفاقی کە کراوە یعنی بەڕاستی باجێکی زۆر دراوە لەو پۆستانە کە ئەو ئیتیفاقی کە ئەوە هاتۆتە جێ، تەنانەت کە خۆی لە خودی پارێزگارە بینێتەوە بە تایبەتی. ئەمانە ئێمە یعنی ئەگەر ئەو مەترسیانە یعنی بە هەند وەرگرین بە حەقەت جێ مەترسیە. بەڵام وەک وتم خەڵکەکە چاو لە پارتی وێچێتی ناکە، چاو لە ئەوەی ئەوان ناکە ئەم کە بە خۆشحاڵیەوە هەستکردن بە بەرپرسیارەتیان زۆر زۆرە و ڕویان کردوتە کەرکووک بۆ ئەوی لێ سەرژمێریەکەیان بکەن. ئەو مەترسیانە ئێمە بۆ ئەوە ئەمانەوێ هەمانە ئێستاشی پێوە بێ. من تەنانەت لەم دوایەشە ئەو پرسیارە مروژانتم ئێمە ئەگەر بە ئیتیفاقە کۆنەکەش بێ بەست 33کەش بێکا کە ئێستا کۆمەڵێ پۆستی هەرێ گرنگی ئەو شارە کە پێشتر کورد بووە ئێستا لەدەست کورد سەرراوەتەوە و هیچ ئیشێکشی بۆ نەکراوە بەڕاستی. و تا ئێستاش وەک وتم گرفتی هەرە گەورەمانەوەیە کە من تەنانەت لەو کۆبنەوەشە ئەوە مروژانتم باشە ئێستا ئێمە ئێواڵێن
57 سەرژمێری 57 بنەمایە بۆ ئەمە ئەی باشە بۆ پێش ئەمە هەوڵ نەدەین هەموو ئەو ناوچانەی کە سەر بە سەرژمێری 57 بوونەوەختی خۆی سەر بە کەرکووک بوونە بۆ پێش ئەوە نەگەڕێنینەوە خۆ لە مادەی 140 لە خاڵەکانی ئاسایکردنەوەەکە ئەوانێ گەڕانەوەی هەموو ئەو ناوچانە بۆ کەرکووک ئەمە یعنی کۆمەڵێک گرفت بۆ ئێمە حەلەکە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەبینرێ ئەو هەوڵ و کۆرشەی بۆ نادرێ جا ئەگەر ینی لە ترسی باڵانسی هێز بێ بەرامبەر بە یەکتری کەیچێتی بەرامبەر پارتی بیکە ئەمە گرفتێکە بەڕاستی بۆیە من ئەوەی کە هەموو خەممان خواردووە لەگەڵیانە گفت و گۆمان کردووە گرنگ ئەوەیە ئێستا ئەم ئیتفاقی کە کراوە ئەم ئیتفاقا وەکو ئەوەی کە کراوە و بە ئێمە ڕاگەنراوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەیانی ئەگەر ڕێککەوتن نەکرێ یان ئەم ئیتفاقە جێبەجێ نەکرێ زەرەری یەکەم لە شاری کەرکووکا کوور دەبێ لە بۆ یەکەم زۆرینەیە دووەم کۆمەڵێ پۆستی زۆری لە دەستداوە ئەو زۆرینەیە نامێنێ کۆمەڵی عەربی هاوردە ئێستا هاتوونەتە ناو شاری کەرکووکەوە کە بە تەئەکید هەر بە تەبیعەتی حاڵ پێکاتەی عەربی زوو زۆرەکەن یعنی خێزانی دووەم و سێم ئەهێنن منداڵیان زۆرە بێ بەڵام کورد بەداخەوە ئێمەش وەکو پێکاتی کوردی خەریکە چینەوە تەبعی پێکاتی تورکمانە گرین مناڵە دوان زیاتر نابێ و حکوومەتی هەرێمر لەم لاوکە من لە کۆبنەوەکەشە هەر باسمان کرد بەداخەوە ڕێی لەوە گرتووە کە دووژن و سێژن بهێنرێ تا مناڵ نەوە زیاد بێ ئەوان ڕێگەی ئەوەشیانێ کردووە یعنی کۆمەڵێ مەرج و قەیدیان بۆ داناوە ئەمانە گرفتن بەڕاستی لای پێکاتی عەرب ئەمە گرفت نییە بەڕاستی ئەوان زۆر زوو زیادیان کردووە و ئەو زیادەیە لەم سەرژمێریە ئەبینین بە چاوی خۆمن بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ئەگەر دکتۆر لەگەڵمان ماوە بەڵێ کاکتۆر بەڵێ وەکو دوا پرسیار ئەگەر پەیامێکیشت مابێ وەکو ڕێژەی بڵێن کورد کە پێشتر لە سەرژمێری 1950 نزیکەی لە 150 بوو بێ ئەم جارە مەترسیە کە ڕێژەی کورد زۆر دابەزێت وەکو دوا پەیامیش ئەگەر شتێکت هەبێت بۆ حەزم کردیانی ئاماژەی پێ بکەم بەڵێ مامۆساوتی کە لە هەندێک گەڕک خەڵک هەن بڵین کوردن و گەڕاونەتەوە و 57یان کەرکووک بووە بژمێرەکان امتیناعیان کردووە لەوەی تۆماریان بکەن من بەوان و بە هەموو دانیشتوانی کەرکووک و بە هەموو ئەو خەڵکەی کە تا ئێستا تۆمار نەکراوە ئەڵێم لەسەر هەر کۆڵانێک سێ ژمارە دانراوە پەیوەندی بکات بە بڕێوەبەرایەتی ئامارەوە بڵێ من لەم کۆڵانم کە ئەم ژمارانەی بەسەرەوەیە تا ئێستا ئێمە تۆمار نەکراوین ئەگەر ئەوانیش ینی هەڵوێستیان نەبوو ئیجرا ئەکەن بێگومان چونکە ناکرێ هەر کەسێک گرنگ نییە هەتا ئەگەر بیانیش بێت خەڵکی بەسڕەیە خەڵکی سلێمانیە خەڵکی کوێیە کە لە کەرکووکە ئەبێ تۆمار بکرێ خەڵکی هۆڵندایە خەڵکی ئینگلتەرایە ئەمە سەرژمێریەکە پێڵێن هەنووکەیی واتە ئەبێ ئەوەی کە ئەیبینێت بژمێر لەو ساتەیە تۆماریکە چی لە بەرچاوێتی لە هەر کوێیەک تۆماریەکە پەیوەندی بکەن ئەگەر گریمان ئیستیجابەیەک نەبوو چارەسەر نەکرا ئەوە پارێزگاری کەرکووک سەرۆکی لیژنەی هەڵبژاردننی پارێزگایە ئەفول سەرۆکی لیژنەی سەرژمێری گشتی پارێزگایە پەیوەندی بەوە بکەن بێگومان ئەو ئەکەوێتە سەر و کڵاوی چاری ئەکا سەبارەت بە ڕێژەی دانیشتوانی بڵین کورد لە پارێزگایە بە دڵنیاییەوە کەمی کردووە ینی ئەوە هیچ گومانی لێ ناکرێ لە 52 ڕێژەی ڕاستەقینەی 52 لە بەڵێ لیوای کەرکووکی ئەوسا لیوا بە عمومی لیوا کورد بوو بەڵام ئێستا ینی کورد لە خوارچل لە سەتایە لە پارێزگای کەرکووکە مامۆستاگەر بە کورتی شتێکت مابێ کاتمان نەمە مامۆستا ڕێباس وەڵا کاکەم جارە من داوای لێبوردن لە کاکتۆرەکەم لەبەری جۆم لە هیچ وتەکانی نەبوو گوتەکانی ناگەشتە لای من خاڵی دووەمم ئەوەیە کە هەر لە مێژەوە وتەیەک هەبوو ئەیانود ئەوەی بە شۆڕژ ئەکرێ لەسەر مێزی گفتوگۆدا ئەندرێ ومێ دەکەم ئەم بە هاتنەوە و بە لێشاوی خەڵک بۆ هەستکردن بەرپرسیارەتیە دوجار لە مێزی گفتوگۆ لە ئیتیفاقاتە دانەنرێ و خاڵی کۆتاییشم ئەوەیە کە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری
زۆر سوپاسی هەموو ئەو خەڵکانە ئەەکەین کە هاتوونەتەوە سەرژمێری لە شاری کەرکووکەکەن ئەوە هەستکردنە بە بەرپرسیاریەت بەرامبەر بە شوناسی کوردبوونی پارێزگای کەرکووک و زۆری پارێزگاریە لە زۆرینەی کورد لەو شارەیە و داوا لە هەموو ئەو خەڵکانی تریج ئەەکەین هەستکردن بەو هەستکردنە بەرپرسیارەتیەوە بگەڕێنەوە سەرژمێری خۆیان لە شاری کەرکووک بکەن. زۆر سپاس بۆ جەناب. سپاس دەکەین مامۆستا ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری هەروە دکتۆر ستار پاشا شارەزایی سەرژمێری و ئامار. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس باوکارانم، خواتان لەگەڵ.